سڵاوتان لێ بینێرانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵین جایەکتر لە کەناڵی ئاسمانی گەلی کوردستان و بەرنامەی ڕاوێژ ئەبینە و میوانی ماڵەکانتان. بەرنامەی ڕاوێژ ئەمڕۆ ئەوێ دیالۆگێکی کراوە بکات سەبارەت بە پرسی پەروەردە، سەبارەت بە دواکەوتنی پرۆسەی پەروەردە لای خوێندکاران. ئاشکرایە لای هەمووان لە 28 دوای ئەم ساڵەوە هەتا ئەم بەروارێک کە ئێستا قسەی تیاکەین خوێندکاران بە تەواوەتی لە پرۆسەی پەروەردە و فێربوون دوورکەوتونەتەوە. ئەمانوێ بزانین لەم بەرنامەیەدا ئایا لە وەرزی یەکەمی خوێندنی ئەم ساڵیژا کە ئەم خوێندکارانە دیسان و جارێکی تر دوورەکەونەوە زیانە پەروەردەکانی چییە؟ گفتوگوی زیاتری بەرنامەکەکەین لەگەڵ میوانە بەڕێزەکانم کە پێکاتون لە بەڕێز دکتۆر قادر حسێن جەنابیان پسپۆڕی دەروونزانی و مامۆستا تاها حسێن جەنابیان ڕێنماییکاری دەرونی و کاک زانستانە جەنابیان شارەزا لە بواری گەشەپێدانی مرۆیی و توێژەریش. دکتۆر لە بەڕێستەوە دەست پێ بکەین. لە 28 دو هەتا ئەم بەروارەی کە ئێستا قسەی تیاکەین، دواکەوتنی خوێندکاران لە پرۆسەی فێربوون، با بڵێن لە پرۆسەی پەروەردە هەتا ئەم دەخێت چه زیانێکی گیانوە؟ بەڵێ، بەناوی خۆی بەخشندە و مێرەوان. تەبەن سەبارەت بە دواکەوتنی خوێندکارانەوەی ڕاستی بێت دێسە نەکەرێمە هەموو دنیا تا ئەم دەقەیەش شۆکی توشبوون بە کۆرۆنا لە هەموو مەجالەکانە بەری نەداوێن. هەر لەبەرەوە هاتنی کۆرۆنا بەدەرلەوەی کە با بڵێن ئەزمەیەکی سەحی دروستکرد لە ڕووی ژیانی گشتیەوە، هەم لە ڕووی ئابووریەوە، هەم لە ڕووی پەروەردەیەوە، هەم لە ڕووی سیاسی شەوە کێشەی دروست کردووە. بەنسبەت ئەو زیانانەی کە پەروەردە لەو مەجالا کردوێتی، طبعاً بەڕاستی کۆمەڵێک زیانی پەروەردەی بۆ خوێنکار، بۆ کەسوکاری خوێنکار و حتا بۆ مامۆساش هاتوۆتە پێش. زیانە پەروەردەیەکان مەسەن پێش هەموو شتێک ئێمە ئەگەر لە تعریفی پەروەردە و تەربیەوە پیا بڕۆین، بە تایبەتیەوەی کە تەربیە نیزامی پێوتری و پێویستە لە چوارچێوەی قوتابخانەیە بکرێت. پەروەردە بریتە لەوەی کە بۆ نمونەیەشێک لەو پێناسانی پەروەردە کە هەیە بریتە لەوەی کە مرۆڤ بۆ ژیان ئامادە بکرێت لە ڕووی دەرونی و لە ڕووی معریفی، لە ڕووی کۆمەڵایەتی، حتا لە ڕووی ئەخلاقی و جەستەیشەوە. یەکەم زەربە کە ئەم مەسەلەی کارانتین و مەسەلەی ناردنەوەی خوێنکاران بۆ ماڵەوە لە خوێنکاریداوە ئەوەیە کە پەروەردەی حەسر کرد لە چوارچێوەیەکی دیاریکراوە، خستێ قاڵبێکی دیاریکراوە. تەبان من پێشووتریش ئەڵبەتە زیاتر لە ناوەندەکانی خوێندنی شەهرە و مەجالە زیاتر گرنگی پێدراوە، ئەوەی کە لایانی معریفی و لایانی عقلیا پەروەردەی عقلی و معریفی پێوترێت لەگەڵ یا پەروەردەی لوغەوی و زمانەوانی. پەروەردە حەسر بوو لەمەشا بە شێوەیەکی زۆر خراپ، یعنی ئەمە حقیقەتێکە کەس ناتوانێت ئینکاری لێ بکات. یعنی وەزیفەی پەروەردەکە وەکو وتم لێ کاتا بریتی بۆ لەوەی کە تۆ لە ڕووی دەرونیەوە مناڵ ڕامبێنی، لە ڕووی دەرونیەوە مناڵ پەروەردە بکەیت، لە ڕووی کۆمەڵایەتیەوە گەشە بە مناڵ بیت لە قۆناغە جیاوازەکانی تەمەنە. ئەمانە تقریبا هەمووی فەرامۆش کران، یعنی ئەوەی کە پەروەردەی دایرەکتی پێوترێ، پەروەردەی ڕاستەوخۆی پێوترێ. بۆ نمونە لە پەروەردەی دایرەکت و ڕاستەوخۆیە مامۆستا ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ خوێنکار ئاکات. لێرەوە کۆمەڵێک با بڵێن ئەکرێت کۆمەڵێک حاڵەتی ئینفعالی لای مناڵ لە مەسەلەی ئینتیما بۆ با بڵێن هاوتەمەنەکانی، ئینتیما و پەیوەستبوون بە کەسانی گەورەتر لە خۆی وەکو مامۆسا، بێژگەلەوە هۆگری بۆ شوێنێکە قوتابخانەی پێوترێت. باشە، ئەمانە هەمووی حاڵەتی دەرونین. وەکوتم لە هەمووی خراپترەوەی کە ئەمە نامێنێت. یعنی ئێستا زۆر قورسە تۆ جارێکی کە بتەوێت خوێنکار بەریتەوە، طبعاً ئەکرێت لە ڕووی فیزیکیەوە بچێت، ئەکرێت خوێنکارەکە بۆ نمونە لە ڕووی جەستەییەوە لە پۆلا حوزوری هەبێت، بەڵام زۆرێوێت تا تۆ لە ڕووی دەرونیەوە جارێککە ڕایبێنیتەوە کە گوێ لە مامۆسا بگرێت، تەرچیزی هەبێت. باشە، ئاشنایەتی لەگەڵ ژینگەی پۆلوە لەگەڵ با بڵێن پۆلا دروستکات. یەکێک لەو زیانانە وەکوتم ئەوەیە کە ئەم هۆگریەی بۆ قوتابخانە نێشتووە. یەکێکی کە لە زیانە دەرونیەکان ئەوەیە کە طبعاً مەکتەب خۆی لە خۆیان بریتە لە مؤسسەیەکی زەبتی کۆمەڵایەتی یا مؤسسەیەک دەستگایە کە لە کۆمەڵێک ڕووی تر و ئینسان زەبت دەکات. مامۆستا شاخەوان مەسەرەن ئێمە هەندێشت هەیە هەر لە ئەسڵا لەواچێت خێزان یا هەنێ خێزان، بانەڵێن هەمووی خێزان یا هەنێ خێزان دەرەقەتی نایەت. ئەوە مەکتەبە ئەم شتانە بۆ خوێنکارە جۆزێتەوە. مەسەرەن مەکتەبە ئینسان فێرەکات بۆ نمونە 40 دقە لە شوێنێکا دانیشێت و کەمترین جوڵەی هەبێت. ئەم زەبتە، ئەم ئوسلوبی زەبتە لە قوتابخانە ئاکرێت. مەکتەبە ئینسان فێرەکات کە ئەکرێت من لەگەڵ برادەرەکەما کە لە تەنیشتما دانیشێت عیلاقەیەکی سەلیم و پەیوەندیەکی سەلیمی کۆمەڵایەتی دروستکەم. باشە، مەکتەبە من فێری کۆمەڵە گەزاوابت فێری پاک و خاوێنی مەکات، فێری ئەوە مەکات جاری وایە من ناڵم خوا نەخواز خێزان ئەمە ناکات، بەڵام
ئەوەی کە تۆ لەم ڕوانەوە لە مەکتەبە فێرێ بیت زۆر زیاترە لەوەی کە لە قوتابخانەیە لە خێزانە فێرێ بیت. مەکتەبە من فێرەکات کە پەیوەندیەکی سەلیمی کۆمەڵایەتی و ڕۆحی لەگەڵ ئەو کچەیە کە دانیشتۆ لە پۆلەکەیەوە ئەو کوڕەیە کە دانیشتۆ لە پۆلەکەمە دروست بکەم. کەواتە کاتێک کە تۆ مناڵە نێریتە ماڵە و مناڵ لە ماڵەوە دانیشێت تقریبا لە ڕووی دەرونی و پەروەردەیی و مەحرومە بێ لە هەموو ئەم شتانە. ئەوە وەکوتم مەکتەبە ئێمە فێری کۆمەڵێک عاداتی فێری کۆمەڵێک با بڵێن عادات و دابوونەریتی ڕۆژانەمانەکات. ئینسان کە نەچووە مەکتەب لەم دابوونەریت و لەم عاداتانە بێبەشە بێت مەحرومە بێت. کەواتە دابڕانی مەکتەب لە قوتابخانە کۆمەڵێک زیانی پەروەردە مەهاراتی اجتیماعی هەمومان لەواتچێتە و دوو بەڕێزەش وەکو من اختصاسمان لێکەوە نزیکە. خۆی ژیان کاتێک تۆ لەگەڵ کەسانی کە یاژین و ئەڵین مرۆڤ کاینێکی کۆمەڵایەتیە کاینی کۆمەڵایەتی بەڕاستی لەوە نەهاتوو ئینسان بە ئەکرێت بۆ نمونە بە وەراسە ئەمە لەو ئینسانە چێنرا بێت محاولە بکات بۆ ئەوی خۆی بپارێزێ بچێتە سێبەری کەسانی کە بەڵام کۆمەڵێک تەکنیک هەیە لە عیلاقاتی اجتیماعیە یا خێزان فێر دەکات یا قوتابخانە فێر دەکات. ئەم مەهاراتانە مەسەرەن ژیان لەگەڵ ئەوانی کەیە هەڵس و کەوتکردن لەگەڵ ئەوانی کەیە گونجان لەگەڵ ئەوانی کەیە ئەم مەهاراتانە بە تایبەت بە نیسبەت خوێنکارێکەوە کە تەمەنی لە نێوان 6 بۆ 7 ساڵ وە تا قۆناغی هەرزەکاریش بەجێڵێت لەو فترەیە پێویستی بۆ وەرگرتنی کۆمەڵێک تەکنیک هەیە کاک شاخەوان. ئەم تەکنیکانە زۆر جار وەکوتم یا خێزان فەقیرترە لەوەی کە بیاتێ هەژارتر لەوەی کە بیاتێ یا هەر لە ئەسڵا لەواچێ خێزان بە وەزیفەی خۆی نەزانێ. ئەم تەکنیکانە لە قوتابخانەیە مناڵ فێرە بێت کە نەچووە قوتابخانە ناتوانێت ئەم شتانە فێر بێت بە تایبەت ئەگەر ساڵێک و دوانە جاهەنم مەرحەلە هەیە لە نموو گەشەی ئینسانە چ گەشەی کۆمەڵایەتی گەشەی زمانەوانی لە ڕووی زمانەوانی و کاکە زمان هەرەوە نیە تۆ مناڵ فێری کۆمەڵە گوشە بکەی وەکو تووتی بڵێتەوە. ئەم زمانە قاعدەی خۆی هەیە ئەم زمانە ئوسلوب و شێوازی خۆی هەیە. من یەکشت بە جەناب هەڵم ئێستا فۆزایەکەی لە کۆمەلگای ئێمە سیرەکەی بۆ نمونە لە قەزەیەکی دیاریکراوە لە کتێبێکەوە لە خوتبەیەکەوە لە چیەوە دروستە بێت دەباتیەوەی کە پەلاماری تەکنیک و ئوسلوبی گونجاوی مناقەشە بین سەرە کێشە بۆ کۆمەڵەشت کە هەر لە ئەسا ناکرێەوە بێت لەم سەدەی 20ەکەیە. ئەمە کە هەیە دلیلە لەسەرەوەی کە قوتابخانە ڕۆڵی خۆی نەبینیوە. ئێکە خۆ ئەوەی کە ئەگەر تاکو ئێستا شتێک لەمانە لە قوتابخانە فێرکرابێت و فێرکرابێت چۆن مناقەشە لەگەڵ برادەرەکەیەکە چۆن تێکەڵ بە مەوزوع بێت لە چۆ دەست پێکات چۆن حجە بەکارێنێت لە کاتی قسەکردنە چۆن قسە لەسەر مۆزوعیگە چۆن پارێزگاری لە خصوصیت و تایبەتمەندیەتی ئەوانی کاگرێت. ئەمانە لە قوتابخانە بەڕاستی بەشێکی ناڵم لە قوتابخانە بەشێکی فێرە بێت. ئێمە ئەگەر بە خراپیش پێشووتر هێنابمانەوە ئەو خراپیەش نامێنێت یعنی مەبەستم لەوەی ئەگەر شتەکە بە پێویست نەبێت نەقص و کەم و کوڕی نەبێت لێرا سیرەکەی کێشە و معاناتەکە دووجار و سێجارە بێت و وای لێت ئەم مناڵە تقریبا لە هەموو شتانە مەحرومە بێت. مامۆستاتەها بەڕێستان وەکو ڕێنماییکارێکی پەروەردەیی یاخود دەرونی ئەتوانین بڵێن خوێندکاران زیانێکی پەروەردەییان کردووە باواز لە پرۆسی فێربوون بێنین یا فێرکردن و فێربوون لە ڕووی پەروەردەی و چه زیانێک بەر خوێندکاران کەوتووە؟ بڵێ لە ڕووی ئێمە کە باز لە پرۆسی پەروەردە فێرکردنگەن حتمما لایەنە گرنگەکەی کە باسی لەکەین ئێستا لێرە لایەنە پەروەردەیەکەیە. مانوێنی کە مامۆستا قادر باسیکە بەشێکی زۆری ئەو حاڵەتانە کە ئەتوانین بڵێن ڕەنگی یاوەتۆ لە مەسائلی پەروەردە لە کەسایەتی منداڵ و من یەکێ لەو نمونانە باسکەین لە مەسائلی پەروەردەکردنی منداڵە ئێمە زۆر جەخت لەسەر ئالوودەبوونی منداڵ بە ئامێر ئەلکترۆنیەکانەکەین کە ئەمە یەکێکە لەوانی کە من ڕۆژانە ئەتوانم بڵێم لەگەڵ دایکان و باوکان کێشەی گەورەمانە لەسەرەوەی کە منداڵەکە ئالوودە بوو بە ئامێریکی ئەلکترۆنی. باشە ئەگەر قوتابخانە نەبێ خۆ ئەم منداڵە ئەبێ لانی کەم ڕۆژی 4 کاتژمێر بۆ 5 کاتژمێر بەسەر ئامێریکی ئەلکترۆنیەوە دابنیشێ. من بۆیە ناڵم ئۆنلاین لەبەر خوێندنەکە ئۆنلاین نییە لەبەر بۆیە قسەیە ناکەم ئەلکترۆنیە ئەبێ منداڵە دابنیشێ 5-6 کاتژمێر خەریکی ئەم ئایپادیان ئەم چۆزانە مۆبایلە بێ کە ئەمە یەکێکە لە زیانە پەروەردەیەکان کە منداڵەکە لە پەیوەندیەکی ڕۆحی لەگەڵ مامۆستا و هاوکارەکان کە مامۆستا قادر بەشێکی باسکرد دا ئەبڕێ بۆ پەیوەندیەکی کێبڵ لەگەڵ مامۆستا و ئایپادێکە کە بشمانێ و نەمانوێ ئەم جۆرە پەیوەندیە جیاوازێکی زۆری هەیە لە ڕووی
تەوافقکردن لە ڕووی فێربوون و وەرگرتنی کۆمەڵک مەهاراتی تازە لە هاوڕێ و لە مامۆستا و لەمانە کەواتە بتێونەتەوێ یەکێک لەو زیانە پەروەردەیانی کە منداڵێکە بریتە لە ئالوودەبوونی لەسەر حتاگە چەمکی ئالوودەبوونیش بالا بین ینی ئەگەر بەرز ئەوەندە بڵێن کە فێر یان کاتێکی زۆری بە ئایپاد و مۆبایل و بەسەر بە کە لەو پەیوەندیە ڕۆحیە دەرئەچێ لەو پەیوەندە ژیاری و حەیویە دەرئەچێکە لەگەڵ مامۆستاکە هەیەی ئەمە چ زەرێکترێکە هەر ئەمە بێت بۆ کە دیسپلینی ئەم منداڵەگەر ناڵم دیسپلینیش با قورسی نەکەین بەڕێوەبردننی ئەم منداڵە بۆ کاروبارەکانی خوێندنی قورسترەکەوێتەوە لەسەر دایک و باوک چکە مامۆستا قادر خاڵێکی زۆر جوانی باسکە ئەو خوێندکاری کە ئەتوانێت ئەرکەکان بۆ نمونە خوێندکارێکی مراهق وەرگرا ئەو نییە بڵێ با خۆی فێری بەرپرسیارەتی بێ شتێک هەیە لەم هەرزەکارە ونبوونی بەرپرسیارەتیە بۆیە قوتابخانە ئەم بەرپرسیارەتی فێر ئەکا لە حتا بۆ نمونە لانی کەم ئیلتیزامێکا بۆی کە ڕۆژی کاژمێرە بخوێنێتەوە کە ڕۆژانە چەند دەرزی 40 دقەی لە پۆلا بێ ئەمە بەشێکە لە ئیلتیزامات لە بەرپرسیارەتێکی خبووی ئەم زیانە پەروەردەیانە بتوێنێتەوە لە هەموو قۆناغەکانی منداڵ و هەرزەکانە ڕووەدا کەواتە یەکێک لەو زیانە گەورە ئەمەیە دوو یەکێکتر لەو زیانانە کە خوێندکار لە پرۆسی پەروەردەکردن وەرێگرێ بەڕاستی بڵێن ئەو گەشە معریفی و کۆمەڵایەتی کە وەری ئەگرت ئەمە نەماوە ئێستا تەنها و تەنها پێدانی زانیاریە ئەوەی کە پەنجەنێک کلیکێکی بووە کە 3 ڕۆژ لەمە پێش ڕیکۆرد کراوە توێسە لێیتەوە کۆمەڵک زانیاری وەرئەگری چۆن ئێستا تۆ چیتە گوگل و یوتیوب و شتێک لێ بدە زانیاری وەرگرا ئەمە تەنها ئێستا لە چوارچێوەی زانیاریەکی ڕووتی بەولاوە نییە دوورە لە گەشەی معریفی و دوورە لە گەشەی کۆمەڵایەتی و دوورە لە گەشەی دەرونی و مامۆستا ئاماژەی پێدا کە مەسائلی پەروەردە ئەمانەیە کە تو ئەمە دابڕی لە پرۆسەی خوێندن و ئەمە دابڕی لە خوێندکار ئەوەی ئەمێنێتەوە خوێندنێکی ئەکادمی سرفە کە وەکو خۆی نییە کە قسەی لەسەر ناکەین کە وەکو خۆی نییە کەواتە جیلێک ئەوەی ئەگەر بەردەوام بین جیلێکی لە منداڵانە دروستە بن کە جیلێک تەوافقی کۆمەڵایەتی نوقسانە تەوافقی دەرونی خۆی نوقسانە بۆ وەک مامۆستاوەتی کاتێکی زۆریەوە فێری تەوافقی بکەیتەوە لەگەڵ هاوڕێکانە کاتێکی زۆرەوێت کە دیسانەوە تەوافق لەگەڵ خۆی بکە چکم ئەو فێر بۆ ڕۆژانە 5 کاتژمێر وای لێوا فێر ئەبێت من پێویستم بە مامۆستا نەزانی لەم ڕۆژانە من چەند خوێندکارێک گەیوت جام تازە قوتابخانەمان بۆ چییە کە خۆمان بتوانین بە ڤیدۆ فێربین مامۆستامان بۆ چییە واتە شتێک لە پەروەردەی منداڵانە دروستەکەین لە دەماغ و مێشکە منداڵانە دروستەکەین کە مامۆستا هەبێ نەبێ هیچ گرنگ نییە چم زانیاریەکە وەرئەگرین بیر لەوە ناکات و ئەم منداڵە توانای ئەوەی نییە درک بۆ بکە کە بوونی مامۆستا گرنگیەکەی ئەوەیە کە لە ڕووی کەسایەتی و دەرونی و حەیەوی و ئەو کۆنتاکتە ڕوبەڕوە چ کاریگەریکی گەوری ئیجابی لەسەر کەسایەتی تۆ دروستەکە ئەو درک بەمە ناکە کەواتە ئێستا ئەتوانین بڵێن جیلێک پیا ئەبێ بە بڕۆی من ئەگەر من نەکەین ئەم خوێندکارانە کە چنە قۆناغی دواتر نەک ملتەزم نابن و مامۆستاوەتی بەوانەکان لایەن خۆشەویست نەبێ ئەسڵەن لە ئەهمیەتی مامۆستا و پرۆگرامیش کەمە بێتەوە لایەن بۆ چکم سپار مامۆستاش دەرزی پێ نەوتون و ئیمتحانیان کردووە دەرچوونون ئیمساڵ مامۆستا وەرزی یەکەم دەستیان پێ ناڵێ چەند زانیارێک لە کۆمپیلەرەکەی وەرەگرێت و ئیمتحانی پێیا و دەرئەچێت کەواتە شتێک نامێنێ ناوی ئەوەی کە گرنگی مامۆستا و پرۆگرام و هەیئەی ئیداری و نازام چی و چی ئەوەی کە چەند ساڵە خۆمانی پێ و مەشغوڵەکەین لەناو قوتابخانە بنسبەت ئەم منداڵیان ئەم هەرزەکارە بۆیە ئەمانە توان بڵێم کۆمەڵێک زەرەر و زیانەکە لە ڕووی پەروەردەی و لە ڕووی کەسایەتیەوە لە ناوەندەکانی خوێندن ئەکەوێ کەواتە توانم بڵێم ئەمانە بەشێکن لەو زیانانەی کە ئەتوانین بڵێن بەر خوێندکارەکەوێت باش کاک زانست بەدەر لە پرسیارەکانی هاوڕێکانێ ئەمێ سەرنج ڕاکێشم بۆ بابەتێک هەموو خوێندکارێک هەموو مرۆڤێک وزەیەکی شاراوەی تایە لای خۆی بەدەر لەوەی کە زیانی پەروەردەیی هەیە ئەم وزەیە لای خوێندکار لە ئێستایە چی لێت بۆ کوێ ئەڕوا یاخود بڵێن چ زیانێکی بەرەکەوێت ڕاستی مامۆستا بەرەزەکان شتی زۆر جوانیاوت کە من لانی کەم لێرە خۆم لێی فێر بووم وەک ئەوانیش فەرمیان تەنها کاری قوتابخانە لە فێرکردنا نابێت کورتکەینەوە کە بڕوان وایە لە ڕابردووشە لە فێرکردنا کورتمانکردنەوە چونکە ئەو کاتەی تەنها خوێندکار فێر ئەبێ لەگەڵی پەروەردە نابێ لەگەڵی گەشە عەقڵی و کۆمەڵایەتی و دەرونی و مامەڵیەکان ناکە ها ئێمە فێر بووین لە قسەکردنا عیبمان نیە بەڵام لە کردارە کێشەمانەیە یعنی ئەمە بەشێکی بۆیە کە ئێمە فعلەن لە نزیکەوە پەروەردە نەبووین جگەلەوەی کە ئەگەرم بەس لە وزەکانی خوێندکار یان لە ڕەنگە یەکێک لە وەزیفەکانی قوتابخانە و مامۆستا ئەوە بێت کە هەندێک
قوتابیەکان هەندێک تایبەتمەندیانەیە بێ مامۆستایان خوێندنگە ئەو تایبەتمەندیانە ئەو شارەوانیان بدۆزێتەوە لەو ڕێگەیەوە پەری پێ بدا ڕەنگە من لە زمانەوانیا زیرەک مامۆستاکری هانم بدا بۆی ئەویتر لە وێنەکەشان ئەویتر لە وەرزشە ئەویتر لە نازانم لە خوێندنەوە ئەویتر لە فیزیا و کیمیایە من بڕوام وایە لە ڕابردووە من لە سیستەمی پەروەردەیمە غایب بووە بەڵام بە خوێندنی ئۆنلاین غایبتر ئەبێتەوە یعنی لانی کەم لەو ئەو ڕۆکۆمەڵاتی کە مامۆسایان فەرمیان ئەو فەراغەت دەرونی کە بەجێیە لە بڕوام وایە سیستەمی ئەلکترۆنی ئەم خوێندنە ئەلکترۆنیە کۆمەڵی خەڵکمان بۆ پەروەردەکە کە ئەمانە خەڵکی گۆشەگیرن چونکە یەکێک لە ئیجابەتەکانی تێکەڵاوبوونی من و هاوڕێکانم ئەگەر جاران خێزانی کوردی شەش حەو مناڵی هەبوو لە ماڵەوە لە کۆڵان بەهۆی یەکتر بینینەوە ئەیانتوانی تەنشیعی ئیجتیماعی ئەوەی کە قەرا لە هاوڕێوە فێربم بۆم پڕکاتەوە بڕوام وایە لەبەرەوەی کە ئێستا خێزانەکانی ئێمە هەم بەهۆی سیستەمی ژیانمانەوە کە مناڵمان کەمەوە هەم ئەوەی کە تێکەڵای کۆڵان نابین هەمەوەی جاری وایە سیستەمی بنیادنانی شار و شوقە و ئەوانە جوای کردو کە تۆ ناتوانێت مناڵەکان بە ئاسانی تێکەڵای یەکتر بن بڕوام وایە مناڵی ئێمە تووشی فەراغی گەورە سیرکە ئەمە زۆر گرنگە یعنی هاوڕەکان کە ئێستا کە قوتابخانە نمایندەی ئەماکە فێرمانەکەن کە ئێمە فێری دیبلۆماسیێکمانەکەن من ئەگەر یاریەکەم پێ بێ بەتەنیا ناتوانم یاری پێ بکەم ئەبێ ئیلان لەگەڵ تۆ ڕێکەوم بۆی بێکەوە بێن یاری پێ بکەین اینجا بۆی کە ئەمە بکەم ئەبێ بم لەگەڵ تۆ نزیکمەوە من ئەگەر مەغرور نابم من ئەگەر یارێکم پێەیە ئەبێ بم لەگەڵ تۆە بێکەوە ڕێکەوین دوای ئەوە من و تۆ شەڕەکەین ئاش دەبینەوە من و تۆ ڕێەکەی من و تۆ مامەڵاکەین بێک و هەمومانە دوایی لە کۆتای فێری ژیانی کۆمەڵایەتیمانەکە بەڵام ژیانی بەر ئامێر ئەلکترۆنیەکان فێری گۆشەگیریمانەکە فێری بێمنەتیمانەکە خەریکەم جلی پەروەردە ئابینێ مەجلیکی بێمنەتین بۆ یعنی من ئەوەی کە جاران پێویستم بە تۆ پێ بوو من بۆی تۆپێکم پێ بێ بەس دوو کەسم نەکەڵا بێ و یاری پێ بکەم من شو بدەم بە تۆ بیتەوە بە من بەڵام یاری ئەلکترۆنی وانە ئامری ئەلکترۆنی وانە من پەنجەی پیانم منەتم بە کەس نییە یعنی هیچ بە هیچ کەسێکم کارم بە هیچ نیە ینی بەداخەو ئەمە بڕوام وای ئاگوێزرێتەوە بۆی کە من مادەم لە ڕێگەی کۆمپیوتەر و شاشەیە کرد کە فێر بم ڕەنگە منەتەکەم وەک مامۆستا فەرمووی بە مامۆستا و بە خوێندن و بەوانش دەمێنێ لە کاتێکە ئێمە ئەکرێ ئەمە تۆزێکمان فێرکە بەڵام بڕوان وانێ ینی ئیکتیفامان پێ بکە لانی کە ئێمە بزانین لە فێربوونا تەنها ئیقاع نییە تەنها وتنیم قسانی من نییە بۆ جەنابەت ئەمە ڕێژەیەکی لەسرە دەستجوڵان ڕێژێکی لەسرە زمانی جەستەیە ئیماعاتی چاوە ئەو ئیحساسەیە کە مامۆستا لە پۆلا پێ دەڵێ تەنانەت هەر ئەو وەحدە سایکۆلۆژی کە پۆل دروستێکە یعنی ئێمە ئەزانی خوێندنەوە هەموو بەڕێزانی کە جویان لێ دوو بەڕێزش کە لە خزمەتیان دانیشتوین خوێندنەوە لەگەر ئامێرێکی ئەلکترۆنی لەگەڵ کتێبەکە فەرقی زۆرە یعنی وەحدەیەکی سایکۆلۆژی بۆ دروستەکە سەیرکردنی فیلم لە مۆبایلێکە لەگەڵ سینەماوەکو یەکوایە نەق بێکومارەکو یەکوانیە بۆیە ئەمە کاتێک گەین باسی ئەوەکەین کە بڕوام وایە ئەکرێ ببێتە بەدیل بڕوام وانە بکرێ بۆ بڕوام وایە ئەوەی کە ئەکرێ شتێکی ناتەواو و نوقسانە بێ ئەو هەدەفێکی قەراربی پێکە نایپێکێ و بڕوام وایە ئەگەر قەرارە کەسێک گوێ لێ ئێمە بوو ئەکرێ ئێمە چاوەڕێی دوای ئەنی تەنها بابڵی مانگێک 2 هەفتە 3 هەفتە دوای بخۆین بزانین فیدباکی وڵاتانی ترکە قوتابخانەیان کردوتەوە چی بووە ئەگەر فیدباکی ئەوان کارەساتی نەناوەتەوە ئەکرێمەش بیکەینەوە وەگەر خوا نەخواستە کارەساتی نایەوە ئەنجا ئێمە پەنابەرین بۆم بابەتانە ڕاست خۆش بێ دکتۆر قادر ئەگەر بێن و لای بەڕێزێ پێشووتر لە ساڵانی پێشواوکو خۆم بیرمە یاخود بەڕێستان بیرتان بێ خوێندکارانی پۆلی یەکی بنەڕەتی کە پێشەوەی دەوام دەست پێ بکاتەوە حوب و خۆشەویستێکی زۆریان هەبوو بۆ کتێبەکانیان بۆ دەستپێکردنی ساڵی خوێندن چەند جوان بوو کتێبەکانیان لە لا پیرۆز بوو یاخود قوتابخانەیان لا پیرۆز بوو چەند چاوەڕێی ئەو بەیانیانەکە کە ڕۆژ بێتەوە بەیانی بچن ناو پۆلەکان و وانە بخوێنن ئەم خۆشەویستی و ئەم جوهد و ئەم عاتیفەی ئەم سۆزی ئەم خوێندکارانە کە بەم شێوەی لێ هاتوو ئێستا ئەمە وای لەکە ئەم مناڵە سار بێتەوە لە بناغەکەی کە پۆلی یەکی بنەڕەتیە لە ئێستاە بەڵێ هەر ئەزانی چی ئێمە با مەسەلەی حرمەت مێ بۆ قسەکەی جەنابە ئەگەر ئەمەش نەبێت جارێ هەر لە ئەساسا هەبوو ئێستا مناڵ مەهماکان لە مەرحەلەی یەکی خوێن نابێت دوو بێ خۆشترین ڕۆژی مناڵە و ڕۆژێکە کتێبی تاوەرەگری یەکەم ڕۆژە کاتچێ و ئەگەر یەکەم ڕۆژش کتێبەکەی بەنیە خۆشترین ڕۆژێتی هەر ئەچی دوایە ینی بۆ ئەنجا بەدەر لەوە ئەگەر مناڵ بۆ نمونە ئەوەشی نەبێت مناڵ جاری وایە لەبەر هاوڕێکەی مەکتەبی خۆشێ جاری وایە لەبەرەوەی مامۆسایەک احتیمامی پێیادیا هەستەکات بەڕاستی کاکە با ئێمە درۆ لەگەڵ خۆمانانەکەن مناڵ هەیە مامۆساکەی لە دایک و باوکی زیاتر احتیمامی پێیاد ئەی خوێنێتەوە حسابی لەسەرکات باشە ئەم شتانە هەمووی هی ئەوەن کە مناڵم بەنسبەت هەموو خوێنکارێکەوە ئێمە وا تەسەور نەکەین
دۆخی قوتابخانەی ئێمە وەکو ئەوەی کە لە هەموو دنیا هەیە بەهەشتە، یعنی ئێمە پێشووتریش خەڵکێکی زۆریان مناڵێکی زۆر کە لە قوتابخانە بۆ تەمەنای کردو ڕۆژێ بەفر زیاتر بارێ باران زیاتر بارێ وەرە بوومە لەرزەیە چوزانم ئاگرێ بکەوێتەوە نەچێ بۆ مەکتەب. بەڵام لەسەر و هەموو ئەمانەشەوە کۆمەڵێک مناڵی ترمان هەبوو یا هەر ئەو مناڵاگەر ئەمڕۆەوە تەسەوری بێت ئەگەر شکی برد بێت بۆ ڕۆژی دوایی بۆ نمونە دەرسی وەرزشی هەیە دەرسی وێنەی هەیە تەمەنای کردووەکو جەنابتەڵی بچێتەوە پۆلو لەگەڵ برادەرەکانی دانیشێت و ساتێکی خۆش لەگەڵ ئەو دەرسەیە لەگەڵ دەرسی کوردیا کە بە مامۆساکەی معجەبە بۆ نمونە بەسەر بەرێ. بەنسبەت ئەمانەوە وەکو جەنابتەڵی ئەمە واد لێکە تۆ لە ماڵەوە دانیشی کتێبەکەت ببێ بەو شاشەیە باشە. ئەو من پێشووتریش ئاماژەم پێکە ئەو عیلاقە ڕۆحی کە پێویستە لەگەڵ مامۆساکەتا و لەگەڵ ڕەفیق و برادەرەکان تا و لەگەڵ دیواری مەکتەبەکەتا باشە لەگەڵ با بڵێن هاوڕەکان تا دروستێکی ئەمانە هیچی نامێنێت کە ئەبن بە خەزانێک بۆ تۆ جاری وایە بۆیان نەگەڕێتەوە لە مەرحەلەکانی ترا لەوە کاکە خۆ مەکتەب هەر دەرسیتیان ناوترێتەوە مەکتەب جاری وایە یادگاری خۆشێتەوە لەگەڵ برادەرەکەتا لەواچە دیاریی خۆشی کردبێت لەواچە کەسێک نوکتەیە کەسێک قسەیە کەسێک گۆرانیە کەسێک چوزانم سەفرەیەکی خۆشی تیاکرابێت ئەمانە هیچی تۆ لە بەرامبەر شاشەیەکە دانیشتی نامێنێت دیتر مەکتەبە بە شتێکی بێجیان وتنەوەی علم و معریفەت ڕاستە لە یەک کاتە نەقڵکردنی معریفەیە لە مامۆساوە یا گواستنەوەی معریفە و زانست و زانیاری لە مامۆساوە بۆ خوێنکار بەڵام ئەم گواستنەوەی ئەحساسی لەگەڵایە مامۆسا بۆ مامۆساش هەر ڕاستە بۆ مامۆساش هەر ڕاستە بۆ مامۆساش هەر ڕاستەکە کە مامۆسا ئێمە ڕاستە ئێمە مامۆسامان هەیە تووشی احتراقی نەفسیە بێ و تووشە ئەمە لای هەموو مۆزەف ینی وای لێ تااقەتی دەوامی نامێنێت بەڵام بڕوان پێ بکەن مامۆساش هەیە یا خەڵکەیە چێژ لە دەوامە بینێت خەڵکەیە چۆن مناڵەکە هۆگری قوتابخانە بووە مامۆسایە و هۆگری قوتابخانێتی حەزەکات ڕۆژانە چەند سعاتێک گەگەل لەبەر دەرسوتنەوەش نەبێت چەند سعاتێ دوورکەوێتەوە بچێتە شوێنێک ئەو مەسئولیەتی کە لەسەر شانێتی ئەنجامی بە ئەمانە هیچی نامێنن جاکەواتە تۆ بتوێت و نەتەوێت لە دۆخێکی ئاوایە ئەو مناڵ تقریبا محرومە بێت لە هەموو من جارێکی کە تاچی دەکەمەوە مەکتەب چۆن عیشی هەیە و چۆن ئینسان مرتاحەوێتیایە ئاوا چۆن جاری وایە هەنێک مناڵتیایە مرتاحەبن بۆ هەنێک مناڵ دۆزەخە بەڵام بە هەموو خراپەکانیەوە ئەکرێت ببێتە شوێنێک کە ئینسان لە ڕووی هەنێ جار لە هەنێک کاتەوە بەنسبەت هەنێ مناڵ و ئینسان لە ڕۆی ڕۆحیەوەتیایە مرتاح بێت باشە ئەمجا با ئێمە هەر لەوە یعنی لەو منطلقەوە سەیری بەڕاستی مەکتەب نەکەین چێ لە ئێمە لەواچێت مرتاح بێت لەگەڵ ئیشەکەی خۆیان بەڵام لە ئەخیرا و لە نەتیجە تۆ هەرچێکل لەسەر شانە ئەبێت ماڵ و مناڵەکەت بەخێوکەی باشە ئەبێت پێ بگەیت بەڕاستی یعنی یەکێک لە کێشەکانی مەکتەب ئەوەیە کە احتیمام بە پێداویستی ئینسانیات نەک جاری وایە نەک بە حەز و خولیاکانی کەواتە تو ئەگەر مناڵ پێکاکە یەکێک لەو پێداویستانی کە هەیەی پێداویستی معریفیە باشە ئەیتر کە تۆ مناڵت لەمە مەحرومکە کاتێک کەزانێ گەشتوت لە ڕووی تەمەنی لە ڕووی جەسەوە گەشتۆ شوێنێ بەڵام لە ڕووی معریفیەوە لە شوێنێکی ترە کەواتە ئەم نەقس و کەم و کوڕیانە ئەم کەم و کورتیانە هەمووی لە نەتیجەی ئەمەیا دروستە بن وەگەرنا من قەنەعەتم نییە مەکتەب بریتی بێت لە بە هەشتێک مناڵ بە ئارەزوی خۆی بای باڵی تیا بەڵام بەڕاستی مەکتەبی شتیتیایەوە ئێمە مەکتەبمان تازە بە تازە لە دارەدارەی ئەوەیە بوو کە تۆزێک مەجای خۆی فراوان کا بۆ ئەوەی ئەم تۆزە چێژەی کە لە مەکتەبە هەیە زیاتر بکرێ مەسەرەن بۆ نمونە تازە لە تەکبیری ئەوەیە بوو وانەکانی ئێستا یعنی یەکێک لەو کارە ساتانی کاکەوێتەوە ئەوەیە کە وەرزش و وێنە نامێنێت باشە ئەمە یعنی تەنها با بڵێن ئەو دوو دەرسەی کە زیاتر مناڵی هۆگری قوتابخانەکرد و حەزر جەدول هات لە قوتابخانە خۆمان زۆر جار لێ بووین جەدول ئەڵە زان وەرزشکە یا وێنەکە ناخسۆ دەرزی ئاخیر ئاجانابت باسی چێژ و خۆشیت کرد یعنی یەکێک لەو گرفتانی ئەم سیستەمە ئەوەیە کە تەقلیز بۆ نمونە حتا ئەوانەی کە ئاچنەوە قوتابخانە مەسەن پۆل 1 و 2 ئەوانەی کە ئاچنەوە قوتابخانە تەقلیز لە دەرسەکانیان ناکری هەنێک لە دەرسەکان بۆ نمونە کوردی لەواچ لە 600 بێ بە 4 وەرزش و هونەر هەر نامێنن یەکێک لەو شتانی کە لەم ساڵانەی پێشوە احتیمامی پێدرا و قەرار بوو گرنگی زیاتری پێ بدرێ مەسەلەی زیارات بوو سەردان بوو بۆ شوێنەکان ئەمە بە هیچ شێوەیەک لەم سیستەما لەواچێت توانای ئەوە نەبێت جێبەجێ بکرێت لەبەرەوە ئەوەی مانای چێژ بێت لە قوتابخانەیە نامێنێت وە ئەمەش گرفتێک بە بەڕاستی یەکێک لەو مەهامانەی کە قوتابخانە هەیەی بریتە لەوەی کە ئمە بواە پێشووتر باسمان کرا بریتە لەوەی کە چێژی هەر زەوقەوەی کە لە زەوقی جەمالی پێوترێ مامۆساول لە هەرەمەکەی ماسۆشا پێما بێ ئەو نەباس کراوە بێتان بووە لە هەرەمەکەی ماسوایەکێک لەو شتانی کە هەیە زەوقی یا تەذەوقی جەمالیە یا ئەوەیە کە ئیستاتیکای پێوترێت مەکتەب کە ڕەبتی مباشری تیان نەبوو ئەمە لای ئینسان نایەڵێت ئەمجا بێژگەلەوە تەبەن ئێمە باش شەریحەیەکی زۆر مهممان لەبیر نەچێت مامۆستا شاخەوان لە وڵاتی ئەمە تازە خەریکە
مەسەلەی پەروەردەی تایبەت گرنگی پێدرێت بەڕاستی پەروەردەی تایبەت ئەوەی کە لە قوتابخانەکان ناکرێت ئێمە ناڵێن پێرفێکت کراوە ناڵێن بە تەواوی کراوە بەڵام تازە خەریکە گرنگی پێوە دێم چ لە پەروەردەی گشتیمانە پەروەردەی تایبەت جاریوا بۆ بەشێک لەو مناڵانی کە ئێستا لە چوارچەوەی پەروەردەی تایبەتە ئەگەیەندێنە ئاسێکی تر لە گەشە کاتی خۆی لە ماڵەوە لە ژوورێکا دانراون قەتیس کراون لەو ژووریا و گەشیان نەکردووە بەڵام ئێستا ئاچێتە ناو مناڵەکان بە هەموو زەرەر و زیانەکان و ئێستا چێتە ناو مناڵەکانی کە و مرتاحترە لەگەڵیانە و کۆمەڵک سەریقە کۆمەڵک با بڵێن حەز و توانە و خولیا هەیە فێرە بێت لەبەرەوە ئەمەی کە جەنابەت پێڵێ ئەگەر چێژێکی کەمیش لە قوتابخانە تاکو ئێستا لە قوتابخانەکانی ئێمە هەبێت لە ئەم سیستەمەوەکاتە و چێژە بە پێی پێویست نەبێنێت مامۆستاتەها پرسیارێک لای هاوڵاتیان لای مامۆستایان لای خوێندکاران هەستەکەم لای بەشێکی زۆری پسپۆڕانی بواری پەروەردەش ڕوون نییە ئاشکران نییە سیستەمی ئۆنلاینمان و سیستەمی ئەلکترۆنیمان هەیە ئەوەی کە پار جێبەجێ کرا چی بوو ئەوەی ئەم ساڵ جێبەجێ ئەکرێ چییە ئایا جیاوازن ئەم دوو سیستەمە و لە ڕووی کوالیەتی و لە ڕووی ئەگەر هەر حسابکەین هەر بووە بڵێن سیستەمە پەروەردەیەکی زومان واز لێنە و دەرگای قوتابخانەکانمان نەکردو ئەمەمان پەیڕەو کرد کامیان باشترەوە چۆن بکەین باش وڵی ئۆفلاین بێ باشتر نەک ئۆنلاین بەڕاستی ئەڵێم بەرەبەری کە ئەوەی ئێمە بینیمانە ئۆنلاینە بڵێ زانین بۆچی یعنی با بین ئێمە کاتێک کە من ئەڵێم قوتابخانەیەکەکەمەوە کۆمەڵی مەرجت بۆ داهانێت ئەڵێ بێ ئەمەی تیابێ ئەوەی تیابێ ئەوەی تیابێ تۆش کاتێک کە باز لە ئۆنلاینەکەی کۆمەڵێک مەرج و مەبادی هەیە کە تۆ بێ لە خوێندنی ئەلکترۆنیا بێ کاکە تۆ بێ من بەراورد دەکەی بە وڵاتێکی وەکو سوید و وەکو بەریتانیا وەکو نازامکوێ کە لێ بەو هەموو ئیمکاناتە تەکنەلۆجیەوە قورسە لایەن جێبەجێکردنی ئایا ئێمە بە ئایفۆنێکی 4 و 5 و بە نەبوونی کوالەتێکی ئەتەرنێتی باش و بوونی کۆمەڵێک لادێ و ناحیە و قەزا نەک هەر لە شارە جاری من لە هەنێک ژوور هەیە ئەچمە هەنێک ماڵ لە هەنێک ژوورە شەبەکە نییە لە هەنێک ژوورە نەک لە واز لە قەزا و ناحیە ئۆنلاین لە بەرەوە بە بڕای من ئەمە ئۆنلاین نییە نیوە ئەلکترۆنیەکە ینی بە ئاوا بڵێ نیمچە ئەلکترۆنیەکە ڕیکۆرد دەکرێت وەکو چۆن بەرنامە من و بە ڕێزە ڕیکۆرد دەکەین و خەڵک دوای ئەیبینێتەوە ئەمەیە لە بەرەوە ئەمەش من بە یەکشت باسکە مامۆستا قادر شتێکی زۆر جوانی باسکە بەڵام با من یەک نمونەیەتر بێنمەوە ئەزانی کاتێک کە ئێمە هێنە سەر مەسائلی پەروەردە و تەدریس وەختی خۆی تەمسیلی ژاڵە هەبوو ئاغا کە چێک مەکتەبەکە داکا و مامۆساکە نەقاڵێ تەلەبەکانە بنەوەڵیتی دەیتر با مامۆسا دەرز بە تەختە و کورسیەکان بڵێت مەبەست لەم مەقولەیە چییە یعنی بەڕاستی من لاپتۆپێکم بۆ دابنێ لێرۆ بمێ بە ئۆنلاین دەرز بڵێمەوە قەت ئەکتیڤی و وزە و تاقەی ئەوەم نییە زۆر بە جوانی دەرزەکە بڵێمەوە ئەگەر تەلەبەکە لەگەڵمانە بێ بۆ چکو من کاتێک دەرزەکەم بە پڕ چێژ و بە تامەکە پێوترێ تەدریسی کاریگەریان پەروەردەی کاریگەر هەردووکیان نتوانانی وەربگرین لەم کاریگەریە ئەوەی کەوە جهلی وەجە بێ من ناتوانم لە پشاشێک و قەت بە جوانی بگێنە مێشکی خوێندکار بۆ چکم پێویستم بۆیە سەی دەموچاوی خوێندکارەکان کەم پێویستم بۆیە هین وەرگرمەوە لێیان بەڵێ فیدباک وەرگرمەوە دەموچاوی ئەو چۆنە دەموچاوی ئەو چۆنە هەستەکەم جوڵەیەکی خراپ بەڵام من لە پشاشێک و ناتوانم ئەم تەدریسە کاریگەرە بگەێنم لەبەرەوە زۆر تەبیعی ڕەنگە خوارم بیجامەیەک بێ شۆرتێک بێ سەرم ڕیباتەکەم بەستۆ بەسەر بیجامەکە و دانیشتم لە پشت مێزەکە و دەرزێک شەرحەکەم و ئەو ئینێرجیتیانە وی بە بڕای من ئەمە یەکەم ئۆنلاین نیە ئەو چەمکەش تخوا با خەڵک لە مێشکی خۆی دەرکە هەر کەسێکی ژوای وتگا بەڵێ هەچ کەسێکی ژووتی ئەمە خوێندنی ئۆنلاینە بەڕاستی هەقا ینی تێگەێنی کا بێ زەحمەت ئۆنلاین چییە ئەری بەبزانین ئۆنلاین ئەوەی ئێستا کاژمێر دەونیوە من دەرزی سێمم هەیە دەرزی سێمم هەیە بۆ با بڵێ من کە لە پەیمانگام دەرزی سێمم هەیە قۆناغی پێنجی بەشی شێوەکاری مەیان بەشی مەسرح مەیان بەشی سەعات دەونی و هەمی حازر لەسەر شاشەمی دەرز ئەمە ئۆنلاینە بەڵام من ئمڕۆ دانیشتوم هەموو دەرزەکانم ڕیکۆرد کردووە و پیجێک دانراوە بڕۆ سەر ئەو پیجە هەچ دەرزێکە و ڕیکۆردێک دوو ئەو دەرزە یەک مامۆسا ڕیکۆردێکە بۆ نمونە دەرزی با بڵێن دەرووناسی پەیمانگاکان ئێمە چەند پەیمانگامانێن نزیکەی 6 پەیمانگامانیە زیاتر نەبێت کەمتر نییە یەک مامۆسایە دەرزی دەرووناسی شەکڕەکەم مامۆسای پەیمانگای فنونی هەڵەبجە بێت باشە دەی تەلبەکانی من لەو تێناگەن دەتەلبەکانی مامۆستا قادر لەو تێناگەن ئەمە ئەلکترۆنی ئەم خەڵەتەشی هەیە یعنی خۆ ئەمە نییە خوێندکاری هەر مەکتەبێ مامۆستاکەی خۆی دەرزەکەی ئەمەش یەکێک
ڕیکۆت کراوە بەشێکی زۆری و پار بینیمان ئەو لێ تۆچی دەست دەکردوەرە کەسێکە فیزیا مامۆستایەک ترێڵێتەوە لەبەرەوە ئەمە بڕای من نیوە ئەلکترۆنیە ئەلکترۆنی تەواویش نییە بۆیە خەڵک بە ئۆنلاین باسی نەکا و با خۆشمان لەم چاوکەندێکە خۆمان زل نەکەین ینی هەنێکش بە چەمک زل نابین بە بەواقع و ئیشەکە زانین چیە و چی نییە بۆیە بە بڕای من بە هەموو پێوەرێک ئەم خوێندنە هەم ئینێرجی مامۆسا ئاکوژێت هەم ئینێرجی ئەو کەسێک کوژەکە دەرزەکەڵێتەوە لە بەرەوەی دەرز بەڕاستی بە تەختەدار ناوترێتەوە بە شاشە ناوترێتەوە شاشە پێی ئەوترێ هۆکاری یاریدەدەر بۆ تەصنیف کراوە لە تەدریسا پێوترێ هۆکارەکانی یاریدەدەری فێربوو یان هۆکارەکانی فێرکردن چی ئەمە وەکو هۆکار بەکارێنرێ ڕستێکی تەوزیحیە پیشانێ دەم و خوێندکارانەی بینن بۆ ئەوە نەکراوە لە بەردەمیا دابنیشی هەموو تەدریسەکە بەمە بێ و من ببم بە هۆکاری یارمەتی دەر و بەس کلیک بکەم ئەمە خەریکە ئەرکەکان عکسە بێتەوە بۆیە بە بڕای من ئەمە خوێندنی ئەلکترۆنیە و بەشێکی زۆری خوێندکار لێی بێ بەشە بێ با من لێسەوە پێ بڵێم ڕەنگە ئەگە دراسەمان نەکردو ناتوانین لە خۆ بە نسبە قسە بکەین خەڵک بەهین لێم وەرنەگرێ بە زمانێکی ئیحسایی لێم وەرنەگرێ لە سەدا 25 بۆ 30 خوێندکار بێ بەشە بێ لەمەش ڕاستی پێ دەڵێم لەبەرەوەی هەمی لەناو شارانیە هەنێک لە گوند ئەسڵ هەنێک شان شەبەکە نیە ئەسڵ هەنێک ئەنتەرنێتی تیانێ خەتی تیانێ نازە کاکە من مامۆسایەکەم ڕەنگە چەند ساڵێکە بزانم گوگڵ زوم چییە خۆمە عیبە نییە ئەمە شتەکان بۆ ئێمە تازەیە لەبەر بە بڕای من ئەمە ئەنلاین نییە جۆرێکە لە ڕیکۆردکردن کە ئەدرێتەوە بە خوێندکار ئەمەش زیانی لە ڕووی تەعلیمی کاریگەرەوە هەیە لە ڕووی فێربوون و پەروەردە کاکە خاڵێکی تر باوەڕ بگرین خوێندکار جاری وایە بەهۆی کۆمەڵێک شتەوە کە مامۆساکەش دەزی پێڵێت تێناگا نازانێت چۆن سەعی بکە لە قوتابخانە توێژەرێک هەبوو یارمەتی ئەدا باشە ئێستا خوێندکارێک بە ئۆنلاین ئەم توێژەرە چۆن یارمەتی ئەم خوێندکارە بدا ئەمەش خۆمەش کێشەیەکی ترە بەڵێ خوێندکار هەوای و مامۆستا من لە پۆلا تەرکیزم نییە لە کاتێکە مامۆستا دەجارە هێناوە ناو پۆل باشە لە ئۆنلاینەکە بەڵێ لە ئۆنلاینەکە با بڵێن لە ئەلکترۆنیەکە و بەردەم شاشەکە ئەگەر تەرکیزی ڕۆی کێ بهێنێتەوە ئەیکە ئەگەر کێشەیەکی هەبوو چۆن ئەمانە خۆمە هەرفی ئەی دەرزوتنەوە نییە کاکە کێشەی دەرونی هەیە کێشەی کۆمەڵایی دەیە شێوازی سعیکردنی کاکە ڕۆلی توێژەر کوا ڕۆلی مامۆستا کوا ڕۆلی یعنی ئەمانە هەمووی غیاب ئەبن خۆ پەروەردەر ئەوە نییە ئێمە چەند زانیاریەک بگەین و تەواو بەشێکە گەشەی زانیاری بەیەکێکە لە ئامانجەکانی پەروەردەکردن چەندین ئامانجمانەیە گەشەی زانیاری یان گەیاندنی زانیاری بە پێپێناسی پەروەردە خاڵێکی بچووکێتی لە مەسائلی پەروەردە و فێرکردنە زانیاریەکە گەێنی تو تەواو ئەی دوای ئەوە لێپرسینەوەکان چۆنن ئایا تەکیدی خوێندکارەکە خەزنی کردووە ئایا فیدباکت وەرگرتووەتە لە خوێندکارەکە ئایا هەڵسەنگاندنەکانت چییە بخوێن کاکە خۆ هەڵسەنگاندن ئێمە جاری وایە خوێندکار بۆچی هەڵسێنی بۆ سەر بوارد شتێ بنووسە خۆ بۆ خۆشیێڵی ناسێنیت کەواتە مەبەستی من ئەوەیە ئەم خوێندنە ئۆنلاین نییە بەڕاستی بە خۆمان بۆ مەشغوڵ خوانی وای پیشانی عالەمی نین کە ئێمە لە ئۆنلاینە خوێنین نەخێر ئۆنلاین نییە ڕیکۆرد کراوە ناژڵم ئەلکترۆنی ڕیکۆرد کراوە ئەم ڕیکۆرد کراوە دێ بە خوێندکار و ئەتوانێت وەربگرێت دەست خۆش کاک زانست ماوەی 7 مانگ بۆ 8 مانگ وە نازان بەرەو چەندی تریشە ڕووین خوێندکاران لە پرۆسەی پەروەردە و فێربوون بە هەموو شێوە دوورکەوتونەتەوە هەمیشەوە باوکان و دایکان باسی ئەوواکەن کە ئەڵێن لە ماوەی ئەم 7 مانگە بەشێکی زۆری خوێندکاران چاویان لەسەر شاشەی ئایپاد و مۆبایلەکانیانە یاری ئەلکترۆنیەکان ڤیددیۆکان گەیمەکان هەموو ئەو شتانێکە خراپە دیسانەوە لە بری ئەوەی کە دووریان خەینەوە و موڤێکیان پێ بکەین دیسانەوە یەک وەرزی کاملی تر بیان خەین و سەر شاشە کاریگەریە دەرونی خراپیەکان پەروەردەیەکان هەزریەکان جوڵەیەکان تەندروستیەکان ئەمەیانمان بۆ شی بکەرە بزان چی بکەین ڕاستی خۆی ئامێرە تەکنۆلۆجیەکان جەبریان هەیە ینی بۆ ئینسانی گەورەش نەک بۆ کاڵم گەورە باوردی کەمەوە ڕەنگە فەرخی ئینسانێکی گەورە ینی کامل لەگەڵ مناڵێکی ئەوە بێت کە ئینسانێکی کامل عەقڵی کامل بووە ینی عەقڵ و ئاوەزی کۆنترۆلی هەستەکانی حەزەکانی خولیاکانی ئەکا من لەبەروی کامل بووم خۆم ئەگرم ئەگەر چکرێت تەلەویا بوو نای خۆمەڵم بۆ تەندروستیم خراپە بەڵام مناڵێک ناتوانێت کۆنترۆلی حەزەکانی بکە بڵێ بۆ تەندروستیم خراپەگەر بۆی ڕێبکەوێ ئەیخوا بۆ منێکی گەورە بۆ هەمومان بۆ وانێکە جوان لێمێ ئامێرە ئەلکترۆکان جەبریانەیە من بۆ 2 دقیقە ئەمەوێت تەنها ئیمێلەکەم چێکەم لە مۆبایلەکەمە بەڵام دوای سەرەکەم نیست سەعات کاتم ڕۆشتووە ئەزانی بۆ کۆمەڵشتی جیاوازیانێ حەزەکەم مقابلێکی جەنابە دیێنێ لەم بابزانم چی وتووە ڤیددیۆیەکی فڵان کەس دیێنێ یا نازانمیان هەموو ئەمانە بۆ منێکی گەورە بۆ ئینسانێکی کامل ناتوانێت کۆنترۆلی خۆیکە ئەی هاوار مناڵێک
هەرزەکارێک کە هێشتا غەریزەکانی بزاڵە بەسەریان ناتوانێت بەرژەوەندیە باڵەکانی خۆی لێ بکاتەوە یعنی حتا شتێکمانی لە پاراستی مناڵەکە بێ ئەو شتی تۆیکەی پاراستین بەرژەوەندی باڵەکانی مناڵەکە بێ ینی جاری وایە خۆ مەرجنی هەچی مناڵ حەزی لێ بوو تۆ بیدەیتێ جاری وایە پزیشکێک شروعی کە داتێ تاڵیشە بەس زۆر ژەوەیتێ کە ئیتی ئەشگریا بەڵام لەبەر بەرژەوەندی مناڵەکە مەجبوری بیدەیتێ بۆی ئەم ئامێرە ئەلکترۆنیانە و ئەم خوێندنایی کە وتمان ئەلکترۆنیە و ئۆنلاین نییە بارحاڵ زیاتر و هۆکارە بۆ خوگرتنی ئێمە بەسەر ئەم ئامێرە ئەلکترۆنیانەوە ئەوەی کە چەند ساڵە شەڕی بۆکەین لەمە خراپتر ئەم جۆرە خوێندنە و ئەم جۆرە نەمەتی ژیانی بەر ئامێرەی کە جەنابەت فەرمووت نەخۆشێک دروست بۆ لە دنیا نەخۆشی سووەریە یعنی ئیتر خەڵکی ئەم سەردەما ئامادەی خوێندنەوەنی هەر ئێوە سووڕە ببینێ ئەزانی بۆچی ئێستا بەکارهێنانی تیکتۆک و ئینستاگرام زۆرتر لە فەیسبوک خۆ فەیسبوک قەدیمترە لەبەروی ئەوان خوێندنەوەی تیان نییە تەنها ڤیدۆکەی ئامادەی ڤیدۆکە سەریکە ئامادەی ڕسمەکە سیر بکە وێنە زاڵترە ئەم وێنەیە مانای بچووکبوونەوەی تەرکیزی ئێمەیە یعنی بە تەجروبەی ژیانی خۆم هەموو ئەمانە کە ئەبینی سێ جار شتێکی پێڵی بیرێچێتەوە تەنها شتێکی ئەوەیە کە سۆڕەیەک ببینێ ئەو سۆڕەیەک لە حەزش ئەمێنێتەوە ناچێتە زاکری درێژ مەودایە و لە زاکری کورد مەودایە ئەمێنێتەوە ئەمە ئەڕوا بۆی ئەم نەخۆشیی کە ئەم سەردەمە زاڵی کردو بەهۆی سۆشیال میدیا و ئامێرە ئەلکترۆنیەکانەوە ئێمە جارێکی تر لە باتی دوورخستنەوە ئەوان بۆی کە قوتابخانەکانمان بکەین بە قوتابخانی ماوە درێژ لە مەسەلەن لە سەعات 8:30 تا 3 بێ و ساحەی دووگۆڵی تیا بێ و شوێنی وەرزشی تیا بێ و شوێنی شانۆی تیا بێ هەمووانی تر بە پێچەوانە هەموو ئەمەمانان بچوو کردەوە ئەوەی کە ئەمانویست مناڵەکانمان زاکرەیان مێشکیان چاویان هزریان بە دیار شاشەکانەوە نەکوژین بەداخەوە جارێک تر ئێمە شاشەکانیان دەینێ ڕەنگە بتوانی کۆنتڕۆلی مناڵەکەت بکەی بڵێ نابێ مۆبایل بەکاربێنی مۆبایلی بۆ نەکڕی مەسەلەن وانە نێڵی ئەکس بۆکسکە یاری ئەلکترۆنیەکانکە بەڵام خۆ تۆ کە مۆبایلەکە دایە لە دواوە مراقبە ناکەی بزانی چیەکە من پێم وتی بۆ ئێمەی گەورە ئامێرە ئەلکترۆنیەکان جەبریانەیە تەکنۆلۆژیا جەبری هەیە ئەی بۆ مناڵێک کاتێکە تۆ بیرکەرەوە تەنها من بەم نۆتەی من قساکەم خوێندکارە بەڕێزەکانم ئەمەم ڕۆبات باسی دەرسی فیزیاکەن دەرسی فیزیا ئاوایە ئەمە هیچ چێکی تیانەی بۆ خوێندکارێک نە جوڵێکی تیانە مامۆستا سەیرێکان هەڵی ئەسێنێ بۆی کە چالاکی کانە وەرزشی پێیەکانە هاوڕەکەی بینێ تێکەڵای کۆمەڵاتی بێ یعنی تووشی مەلەلێکێکین کە بڕوام وایە ئیتر هەر نەتیجەکەی ئەوەیە کە بەداخەوە ئەم کۆمەلگاتی کەوتو یعنی تا ئەسێ ئەمە ئەوەشمان نەبوو ئەم کۆمەلگایە پڕبوو لە قەیران بڕوام وایەتی قەیرانەکان قوڵترە بەداخەوە دەستە خۆشەکە خۆشەویستان ناوڕێک وەرەگرین و ئەگەڕێنە وڵات دووبارە سڵاو دکتۆر کەواتە ئێمە بە شێوەیەکی گشتی باسی گرفتەکانمان کرد باسی و کێشە پەروەردەیانەمان کرد ئەگەر بەڕێستان لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتە بەشدار بن ئەگەر بەڕێستان لە بڕیارە پەروەردەکانە بەشدار بن پێشنیازی بەڕێستان ئەگەر بەڕێستان بەڕای بۆچوونی تایبەتی خۆ وەرگرن تۆ چیت پێ باشە ئایا کۆرۆنا تازە بابەتێکە ڕەنگە وەکو جەڵدەی دڵ بڵێن تەواو شتێکە هەیە حادیسەی سیارە گرفتە هاتوچۆیەکانە بڵێ سیارە لێ ناخۆرمۆڵا وەرەگەڕێم نەوەڵا هەر هەیە هەڵامەت و کۆکەی وڵێ هەڵامەت و کۆکە گرم ناچم دەوام بکەمەوە ڕەنگە هەر هەیە چەندەها نەخۆشی تر ئەم کۆرۆنا ساڵێکی ترە دوانی ترە سیانی ترە چواری تر ئەبێ بە ئەمری واقع ئەی کەواتەگەر هەروایە بۆ هەر لە ئێستەوە ئامادەکاریکی باشتری بۆ نەکەین چارەسەر چییە و وەکو سەرگۆزیرانی بەریتانیا هەر یەکەم ساتی دەستپێکی ڤایرۆسەکە وتی تەواو بەشێ مشێگە تەعاملی لەگەڵا بکەی شتێکە بۆ بە ئەمری واقع بۆ بە دیفاکتۆ کەواتە چارەسەر ئەگەر بەڕێستان بڕیار بەدەست بن یاخۆت پێشنیاز بکەن چی بە وەزارەتی پەروەردەوە وڵای یەزان چۆنێکا شاخەوان تەوان ئەمە مەسەلەی شێوازی دەوامکردن لە قوتابخانەکانە ئێمە لە ئێستا تەجربە لە یابانەوە تاکو ئەمریکا هەیە ڕێک ئاوە دایر مەداری زەوی وەکو باسەکرێت لە حدودی 2 ملیۆن تەلەبەیە لە ماڵ 2 میلیارد ببەخشە 2 میلیارد تەلەبەیە ملیارێک بۆ 2 میلیارد تەلەبە لە ماڵەوەی بەدیلی جیا هەیە ئەوەی کە من ناتوانم ێستا بڵێم تەربیە بۆ نمونە با ئۆنلاین کا واز لە خوێندنی ناوپۆل و قوتابخانە بێنێ ئەم شتانە یەکەم پێویستی بە دراسە هەیە هەج بڕیارێکەیەن بامە دروست بێت لەسەر ئەساسی کۆمەڵک با بڵێن بەڵگەی واقعی بنیان نرابێت و هەموو ئەو کەسانە پرسیان پێ بکرێت کە ئەڵێم هەموو ئەو کەسانە مەرجنیە بۆن من لە تەربیە هەموو مامۆسایەک پرسی پێ بکرێت بەڵام کۆمەڵێک موئەسەسات هەیە لە تەربیە مەسەرەن ئیشراف هەیە بەشە ئیدارەکەی تەربیە هەیە وەزارەت هەیە مامۆسا هەیە ئەمانە بە ئەمە لەگەڵ تەربیە سەحا ئێستا من قەناعەتم وایە ئەم بڕیاری کە ئەڵە ئۆنلاین بێت زیاتر لەوە چێت بە حسابی سەحە کرابێت
با ئێمە بە زۆر درێژەی پێنێم بەدیلە جیاوازەکان و بژاردە جیاوازەکانی دنیا چییە بێنینە بەر چاوی خۆمان. یەکەم بەدیل ئەوەیە کە هەنێک وڵات ئەڵێن بام مناڵ بچێتەوە مەکتەب و ئەگەر زانیمان وەزعەکە خراپ بوو لەوێ بڕیارین کە بۆ نمونە بکرێت بە پارتایم بە مناوەبە یا وەک خۆی بمێنێتەوە یا بکرێت بە ئۆنلاین. یەکەم ئوسلوب بریتە لەوەی کە مناڵەچێتەوە قوتابخانە و دەوامەکە تا ئەو شوێنەی کە وەزعەکە بەرەو خراپترە ڕوا. دوو هەمیان بریتە لەوەی کە ئەکرێت بە پارتایم و مناوەبە. سێهەمیان ئەوەیە کە ئەکرێت بە ئۆنلاین باشە و لەوا چێتە مەسەلەی تەلەڤیزۆن بێتە ئاراوە یار وەکو وەسیلەیەکی یارمەتی دەروەکو من ئەڵێم هەج بڕیارێک لەم وڵاتە ئەدرێت بۆ نمونە با بەس ئاعتیماد نەکرێتە سەر ڕەئی وەزارەتی سەحا بۆ نمونە ڕەئی وەزارەتی ناوخۆ بەتایبەت لەم مەسەلە پەروەردە لەم مەسلەیە پێم وا بێ پەروەردە ئەولاترە و لە وەزارەتیشەوە ئەوان پیان وا بووە سەرەتا دەوامەکە لە مەکتەبا بکرێت بدایەت و بژاردە یەکەمیان ئەوەیە لە مەکتەبا بکرێت دوای پەلاماری بەدیل و بژاردەکانی تر بدرێت. لەبەرەوە من قەنەعەتم جارێککە تەشی دەکەم و قەنەعەتم بۆ هەیە ئەبێت ئەم مەسەلەیە دراسی تیا بکرێت و وەکوتم هەموو لایەنەکان ئەو لایەنانی کەی پەیوەستن چ سەحات چ ناوخۆ چ پەروەردە حساب لەسەر قسەیان بکرێت و شتەکانیش مادەم ئەمڕۆ لە دنیاە بەدیلی جیاواسێ و هەر یەکەشیان بەقەدەر خۆی زەرەری هەیە و بەقەدەر خۆی قازانجی هەیە. بەڵامی تر ئێستا بۆ نمونە با ئێمە هینکەین با بڵین تەقیمی ئەوە بکەین ئایا لە بینی ئەگەر مناڵ بچێتەوە مەکتەب لە بینی زیانە پەروەردەیی و زیانە سەحەیەکە زیانە تەندروستیەکانە زەرەری قورس لای کامیانە. بەڕاستی من قەنەعەتم نییە پێشنیار بکرێ بەڵام کە مناڵ چووە مەکتەب لە نەتیجەی دەوامە لەوا چێ شتێکمان بۆ دەرکەوێت بە کورتی و بۆ مختصری پێویستە دراسی مۆزوعەکان بکرێت و هەموو لایەنەکان بێنە ئەم مۆزوعوانی کە معنین بە مەسەلەکان بە مەسەلەی داوامکردن و داوام نەکردن و ئۆنلاین و ناو قوتابخانە بە تەکبیری ئەوان شتێک بکرێت کە ئێمە بە کەمترین زیانی پەروەردەیی و زیانی تەندروستی دەی دەرچین کامیانە من ناتوان مێسل لێرە دەستخۆش مامۆستاتەها بۆ چوونی جەنابتان ئەگەر ڕێیەکی جیاوازترێ هەبێت یاخود بۆ چوونێکی جیاوازی خۆت هەبێت ئەوەیە من وەکو مامۆستاوتی شتێککە دراسە نەکرابێ قورسەتەوە پێشنیار بدەیت بەڵام ئەگەر من لە قسەم وەربگیرە لە کۆبوونەوەیکی ئەنجومەنا من بڕوام لەسەرکردنەوەی دەوام هەبوو ئەم بەڕاستی ژێلم بۆ لەبەرەوەی تۆ نازانی چی ڕوئەدات ئایا دەوامت کردەوە زەرەرەکە یان زیانە سەحەکان زۆرە بنیان نازانیت دوو بە پێی هەموو پێوەرە سەحەکانیش تا ئێستا زۆر کەمترین منداڵ لەو تەمەنانە تووشی ئەم حاڵەتە بووە باشە ڕەنگە پەتاکانی ساڵانیش مناڵ هەر توش بوو بێت ڕاستە مە قورسە و نازە کۆمەڵە شتی خراپ بەڵام بە بڕای من ئەکرات دەوام بکرێتەوە بە کۆمەڵەشەوە بە بڕای من بۆ من با سیرکەین هەنێک منهەجی قۆناغەکان بەشێکی زۆری زیایتیایە کە لەم زیادە هیچ سوودی نییە ینی نازانم ئەوەی کە دانرا وەختی خۆی کۆمەڵێک شتی تیادا کۆمەڵێ وانە هەیە یعنی ئەکرێت کەم بکرایەتەوە لانی کەم دەوام بە کەمترین کات دەست پێ بکرایە ئەگەر زانرا زیانە سەحەکان کەمن وردە زیاد بکرایە بە بڕای من ڕۆژانە دوو سێوانە بخوێنرایە لانی کەم هەفتەی دو سێ ڕۆژ دەوام بکرایە وردە زیاد بکرایە بە سێوانە و بە سێ ڕۆژ چوار بڵێ ئیتر لێرە تۆ ئەگەر نا ڕاستەڵێن قوتابخانەکانمان قەرباڵخە بەڵام ئەکرا بکرێت هەر پۆلێ بکرێت بە دوو گروپ وەر گروپی چەند ڕۆژێ دەوام بکە بە بڕای من کردنی دەوام بۆ ئەگەر مۆزوع قەرباڵخیە ئەو مناڵی کە تۆ نردوتەوە بۆ ماڵەوە بۆ ئەوی تێکەڵ قەرباڵخی نەبێ هەموو ڕۆژێ لە قەرباڵخیایە هەموو ئەو مناڵانی کە خوێنکاری کەسوکاری من و تۆ مناڵی خۆمان و لە پارکەکانە لە میوانیە لە حەفلەیە لە شوێنانی کە لەگە مناڵ ینی هیچ مناڵێک نەچوە تۆ بینێریتە ماڵ و کەرەنتینە بکرێت لە ژوورۆنێتە دەرەوە ئەم مناڵی منە کە خوێنکاری قوتابخانەیە لە مەکتەبەکە 3 ساعتێکە لە بوو لەگەڵ مناڵی ترا ئێستا 3 ساعتەکە لەگەڵ مناڵی خزم و کەسوکار و هاوڕێ و دۆست و برانە تێکەڵە وەڕێشی لێ ناگیرێت کەواتە تۆ مناڵت نەناردووە کەرەنتینەی کەیت و بۆی تێکەڵ نەبێ مناڵەکە هەر تێکەڵە بگرە ڕەنگە قوتابخانەکە ئەگەر تەعقیم بکرێ پاک و تەمیزتر بێ لەو لە ئابەی کە مناڵەکە نازانێت کێ چۆتە سەری و ئەچێ لەگەڵ یاریەکات کەواتە بە بڕای من موبەڕیرەکانمان بۆ نەکردنەوەی قوتابخانە موبەڕیرێکی تەواو منطقی نین ئەگەر موبەڕیرەکە ئەوەیە بۆی مناڵ تێکەڵ نەبێت ئۆکەی با مناڵ هەمومان کەرەنتینە بوو مناڵ تێ بەڵام کمادەم لە شوێنەکانی ترا دایکەکە دەوامەکە مناڵەکەی لە ماڵەیە باش ئەو دایکە مۆزەفە لە دایرێک ڕۆژی 50 مراجعە بینێ 100 مراجعە بینێ هەر خۆش یەچێتەوە لای ماڵ و مناڵەکەی خۆی کەواتە ئەم بێڵم منطقی نییە هەموو شوێنەکە هەموو قەرەباڵغیەکە لە هەموو دایرەکانە هەیە وەرە ڕۆ سەرێک بە لە زەریبۆ بچۆ مرور و بچۆ دایرەکانی تر بزانە قەرەباڵغی هەیە یان نا
مانای نییە لە بەرخاتری قەرەباڵخی قوتابخانەکەم لە کاتێکا لە هەموو شوێنەکە قەرەباڵقترە منطقی نییە مامۆستا هەر بەڕێستان باسی ئەوشتان کرد ئەگەر ئێمە باسی ئەوە بکەین ئامارەکانی وەزارەتی تەندروستی هەرێم یاخود تەندروستی سلێمانی ئامارەکانیانتیانە لە 1 ساڵەوە بۆ 18 ساڵ بۆ لە 2 ساڵ تا 18 ساڵ ناقە ئامارێک بخەنە ڕوو لە کۆبوونەوەکانە بڵێ ئامارەکەمانە بۆ شێوە مەترسیدارە لە سەدانەوەتی ئەوانەی کە گیانە لە دەستداوە بڵێت 4 ساڵ و 6 ساڵ لەبەر قوتابخانە ناکەن بەڵام جداتا ئامارێکیان لە پێدەڵم منطقی نیە هەمیش ئەوەش واز لێ بێنین مادەم مۆزوعەکە قەرەباڵخیەوەڵێ لەبەرەوەی قەرەباڵخی نەبێ و تێکەڵی کەم بێ لە ناو قوتابخانەکانە خوێندکارەکانە نێرین و ماڵەوە دێ ئەو مناڵێک کە تۆ دەوێت تێکەڵ نەبێ هەموو ڕۆژێ لە قەرەباڵخیایە هەموو ڕۆژێ لە ئیزدیحامایە کاکزانست بەڕێستان هۆڵا دەستیان خۆش بێ ئەوەی کە پێویست بوتیان من بڕام وایە گەر بارودۆخ ئاوا بوو هیوادارم و گوسەدەکانیش 15 و 16 و 17 و 18 نا تەستیم نەبین خێزانەکان لە ماڵەوە بتوانن بەشێک لەو فەراغی کە حکومەت و قوتابخانە دروستی کردو بۆ خۆیان پڕی بکەنەوە ئەو خوێنی کە بەشێک لەو فەیلسوفانی کە هەش بوون وەختی خۆی لە ماڵەوە خوێندیانە بەبەستمەوەی کە تەسلیمی ئیرادەی تەکنۆلۆژیا و وازلهێنان و پشتگوێخستنیان نەبین ئاگامان لە چەند خەمی بلانی فێربوونیانە ئەو نە زیاتر خەمی لایەنە پەروەردەی و دەرونیەکەمان بێ لەوەی کە ئەم مناڵانە لە ڕووی ئامێرەکتۆرەکانەوە ئیستیغلال نەکرێن تووشی لادان نەبن تووشی گرفتی دەرونی کۆمەڵاتی نەبن و بڕام وایە کرێ خێزان لەم بارودۆخەیە باشتر ڕۆڵ ببینێ ینی تۆ چارت نییە مادەم حکومەت پشتی لە کردیتەوە وەزارەت و قوتابخانە و هەموو ئەمانە نییە ئەکرێ خێزان خۆی بە خەمی خۆی بێ ئەگەر لە 100 تا 2 بکرێ بڕام وایە لەوەی باشتێکیش نەکرێ بەڵێ هیچی ترتانەمە مامۆسانی بەڕێز دەستان خۆی سپاس بۆ زانزانە بەڕێزیان شارەزا لە بواری گەشتەپێدانی مرۆیی و مامۆستا تاها حسێن جەنابیان ڕێنمایی کاری پەروەردەی و دەرونی و دکتۆر قادر حسێن جەنابیان پسپۆڕی دەرونی بینەرانی بەڕێز و خۆشەویست هیوادارین توانی بێتمان سوودێک بەوەی بەڕێز و خۆشەویست بگەێنین و هیوای ئایندەیەکی گەشت بۆ پرۆسەی پەروەردە و فێرکردن بە تایبەت پەروەردە تا تەوەرێکی تر و بەرنامەیەکی تر شاد و کامەران بن خواتان لەگەڵ